یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵەدات کۆبوونەوەکان ئەنجامی هەبێت ئەنجامەکەش بە دڵی خەڵک بێت چونکە یەکێتی نیشتمانی کوردستان خۆمان نزانین بۆ دامەزراوە بۆ خزمەتی خەڵک بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەنگاوەکانیشی بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڵام بەهۆی ئەو وەزع و بارودۆخەی کە ئێستا هاتوۆتە پێش لە هەرێمی کوردستان و بەهۆی ئەوەی کە یەکێتی بەجیال لەگەڵ پارتیدا دائەنیشە و کۆبوونەوەکانیش ئەنجامی نییە خەڵکیش خەریکە لە یەکێتی بێهیوا بووە خەڵک ئێستا قسەی ئەوەی ئەڵێ یەکێتی چاوەڕێکی ئەکا بەڕای من ئەمە لە دەست یەکێتی نییە ئەمە ئەکەوێتە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر یەکێتی بە هاوپەیمانی خۆی دەزانێ ئەگەر بە قسەکانە کە لە کۆڕ و کۆبوونەوەکان دەیکەن دەڵێن پەیوەندی ئێمە و یەکێتی نیشتمانی کوردستان پێویستە و ئەڵێن پەیوەندی نێوان یەکێتی و پارتی ئەگەر باش بێت و پەیوەندیەکی دۆستانە بێت و هاوپەیمانیانە بێت کێشەکان چارەسەرەکرێن ئەگەر وابێت دەبێت پارتی بێتە پێشەوە بڕێک لەو داواکاریانەی کە یەکێتی لە کۆبوونەوەکانە هەیەی یا پێداگری لەسەر ئەکا بێگومان پێشنیارەکانی یەکێتی و داواکانی لە کۆبوونەوەکان لە بەرژەوەندی خەڵکە خۆ لە بەرژەوەندی یەکێتی نیشتمانی کوردستان نییە ڕەنگە خۆ کۆڕ و کۆبوونەوە ئەکرێت بێگومان بەرژەوەندی حیزبیش هەیە و بەرژەوەندی خەڵکیش هەیە لێرەدا ئەمڕۆ بەرژەوەندەکان بەرژەوەندی خەڵکن ئەمڕۆ پێویستیەکان پێویستی خەڵکن کێشە و گرفتەکان کێشە و گرفتی خەڵکن یەکێتی دەبێت لایەنی خەڵک بگرێت بەڕاستی